Con profundo dolor comparezco para informar a nuestro pueblo. فیدل کاسترۆ باوکی شۆڕشی کوبا ئێوارەی ڕۆژی هەینی کۆچی دوایی کردو. ڕاول کاسترۆی برای کە لە جێگەی خۆی سەرۆکایەتی وڵاتی گرتووەتە دەست لە ڕێگەی تەلەڤیزیۆنی نیشتیمانیەوە هەواڵی کۆچی دوایی براکەی ڕاگەیاند و وتی فەرماندەی باڵای شۆڕشی کوبا کۆچی دوایی کرد. فیدل کاسترۆ بە درێژایی نزیکەی نیو سەدا سەرجەم هەوڵەکانی ئەمریکای شکست پێیانا بۆ ڕووخاندنی دەسەڵاتەکەی، بەڵام نەخۆشی و پیرێتی چۆکی پێدادا و لە تەمەنی 90 ساڵیدا کۆچی دوایی کرد و لە سەروەسێتی خۆشی لاشەکەی دەستوتێنرێت. دانیشتوانی هاڤانەی پایتەختی کوبا و شارەکانی دیکەی ئەو وڵاتە بە بیستنی هەواڵەکە تووشی شۆک بوون و دڵتەنگ بوون، بەڵام زۆرێک لەو هاوڵاتە کوبیانەی کە بەهۆی نالەباری ڕەوشی سیاسی وڵاتەکەیانەوە چوونەتە دەرەوەی وڵات دڵخۆشی خۆیان بە مردنی کاسترۆ نیشاندا. کاسترۆ کە ساڵی 1926 لە خێزانێکی دەوڵەمەند لەدایک بووە، توانی بە یارمەتی ئارنستۆ جی گیڤارا شۆڕژگەری دیاری ئەمریکای لاتین و هاوڕێکانیەوە کۆتایی بەدەسەڵاتی فۆلجێنکۆ باتیستا بهێنێت و لە ساڵی 1959دا چێتە دەسەڵاتەوە کە بە خێرایی سیستمی حکومڕانی وڵاتەکەی گۆڕی بۆ شیوعی و بەو جۆرە کوبا بوو بە یەکەم وڵات لە جیهانی ڕۆژاوادا کە سیستمی شیوعی پەیڕەو بکات. فیدل کاسترۆ تا ساڵی 1976 سەرۆکوەزیرانی کوبا بووە و دواتریش تا ساڵی 2008 سەرۆکۆمار بووە، بەڵام لە ساڵی 2006دا بەهۆی هەوکردنی ڕیخۆڵەیەوە ڕەوشی تەندروستی بە تەواوەتی تێکچوو کە ئەوە ژوای کرد لە دوای 2 ساڵ و لە ساڵی 2008دا دەستبەرداری دەسەڵات بێت و لە جێگەی خۆی ڕاول کاسترۆی برای دابنێت. لە ساڵی 2011دا دەستبەرداری دوایین بەرپرسیارەتی بوو کە ئەویش پۆستی سکرتێری یەکەمی حیزبی شیوعی کوبایە و ئەو پۆستەشی بە هەمان شێوە بۆ ڕاوڵی براوچووکی جێهێشت. لە کۆتاییەکانی ژیانیشیدا فیدل کاسترۆ لە نیمچە دابڕاندا ژیانی بەسەر بردووە و تەنها سەرقاڵی بڵاوکردنەوەی وتار بووە لە ڕۆژنامەکان لەبارەی کاروباری نێودەوڵەتی و جارجاریش چاوی بەسەرکردە بیانیەکان کەوتووە. کاسترۆ کە کەسایەتێکی دیاری جەنگی سارد بووە لە ماوەی 49 ساڵدا بە دەستێکی پۆڵاین و لە چوارچێوەی دەوڵەتێکی تاکە حیزبیدا کە ئەویش حیزبی شیوعیە فەرمانڕەوای وڵاتەکەی کردووە. ڕوبەڕووی سیاسەتەکانی 11 سەرۆکی ئەمریکاش بۆتەوە و بە پێی کتێبی گینیس لە 638 هەوڵی کوشتن ڕزگاری بووە. لە ساڵی 1961دا کاسترۆ توانی ڕوبەڕووی هێرشێک لە کەنداوی بەرازەکان لە باشووری کوبا ببێتەوە کە دەستگای هەواڵگری ئەمریکا بۆ ڕووخاندنی ڕێکی خست بوو. لە ساڵی 1962دا و دوای جێگیرکردنی موشەکەکانی یەکێتی سۆڤێتی پێشوو لە ناو خاکی کوبا بۆ ماوەی 13 ڕۆژ قەیرانێکی گەورە لە نێوان مۆسکۆ و واشنگتۆن دروست بوو کە ئەوە ژوای کرد جیهان لە ئەگەری هەڵگیرسانی جەنگێکی ئەتۆمی نزیک بێت. بەڵام لەو کاتەوەی ڕاول کاسترۆی تەمەن 85 ساڵ دەسەڵاتی ڕەهای لە کوبا گرتووەتە دەست، ژمارەیەک چاکسازی ئابووری لە کوبا ئەنجام دراون و لە سەرەتای ئەم ساڵیشدا ڕاول لەگەڵ ئەمریکا ڕێکەوت کۆتایی بە دوژمنکاری نێوان هەردوو وڵات بهێنرێت و لە دوای نزیکەی 50 ساڵە دابڕانیش پەیوەندی دیبلۆماسیەکانیان ئاسایی بکەنەوە. ئەگەرچی ئەمریکا و هاوپەیمانەکانی فیدل کاسترۆیان بە شەیتان ناوبردبوو، بەڵام بەلای چینی هەژارەوە فریشتە بووە و زۆرێک لە ڕەوتە چەپەکانی جیهان بە تایبەتی شۆڕژگەرە سۆسیالیستەکان لە ئەمریکای لاتین و ئەفریقا بە کەسایەتیەکەی سەرسام بوون و وەک پاڵەوانێک تەماشایان کردووە کە توانیوێتی سربەخۆی کوبا لە بەرامبەر ئەمریکادا بپارێزێت و دژی سیستمی سەرمایەداریش بوەسێتەوە. کاروان شێخ محسین NRT